جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕاوە. لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ هۆنەرمەند و چالاکی مەدەنی بەڕێز حەمید شەریفی سەبارەت بە کارەکانی خۆی ئەو بوارەی کاری تێدا دەکات و نوێترین پرۆژەی کاری موسیقایی. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە دواو نابڕێک دێمەوە خزمەتان. بەڵێ کاک حەمید شەریفیمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵا. کاک حەمید سڵاوە لێبێ، زۆر سپاسکە بەشدارن. هەرچەند بەڕێستان کەسێکی ناسراون، بەڵام پێم خۆش بوو سەرەتا لە زمانی خۆتانەوە بمان باسکەن کە کاک حەمید شەریفی کێیە. ڕێز و سڵاو بۆ ئێوە چاوان خانم و ڕێز و سڵاو بۆ هەموو بیسەران و بینەرانی ئەم بەرنامە. بەڕاستیدا حەمید شەریفی خەڵکی شاری سنەیە و هەر بەڵی هۆگری ئەدەبیات و هۆگری شێعر و موزیک بوو و لە ڕێگەیەکمەوە زۆر هۆگری شێعر بوو و لە ڕێگەی خۆشمەوە کە کتێبێکی بە مندا خۆمسەند و ملوانکەیشین من هەر زوو توانیم شێعری کوردی بخوێن و ناشزانم لەکوێ بوو کە من شێعری کوردی هەم فێری خوێندنی نووسینی بوو دیارە هەر لە ڕێگەی خوێندنەوەی و کتێبانە و گوێگرتن لە شێعر و لە و لە ئێرانێک و دایک. بەڵێ زۆر سپاس. کاک حەمید چەند ساڵە لە بواری کاری هۆنەریدا کار دەکەن؟ لە چه بوارێکی هۆنەری و موسیقادا چالاکن؟ شێواز و سەلی کارەکانتان چۆن پێناسە دەکەن؟ واتە ڕێچکێکی تایبەتان گرتووەتە بەر شێوازێکی کلاسیکە نوێیە یان تایبەت بە خۆتانە؟ ئەتانم بڵێم لە تەمەنی 16 لە ئیتر دۆستانێکمان پێدا کرد و دانیشتین و موزیک و خوێندن و لەو بواران، بەڵام تاگەیشتە نزیک بە 19-20 ساڵم بوو کە ئالبۆمێکمان پڕۆ کردەوە کات لە شێعری شاعرانی ترکەم وەرگرت و بەڵام ملۆدیەکان ملۆدی خۆم بوون وەکو کارێکی ئەزموونی بوو. ئەو ئالبۆمە بۆ نەبوو بڵاو ببێتەوە بدرێتە دەرەوە، بۆی کە خۆم ببینەوە لە ناو ستودیۆ، خۆم ببینمەوە لە شوێنێکە لە پێش میکرۆفۆنەوە لەگەڵ موزیکا چۆن ڕادێم و هەمووانە باش بووێ مەشاید بڵێم کەمترین کێشەی هەبوو، بەڵام لە 3-4 ساعتەوە ئەلبۆممان دروست کرد. بەڵام دوایی کە شاری سنەم جێهێشت و هەستام هاتمە ئەودی و جلی پیرۆزی پێشمەرگایەتیم لەبەر ئەو کاتیش هەر لەو دیویش دەستم کرد بە کاری هونەری. لەو دیویش توانیم ئالبۆمێک دەرەوە ساڵی 98 چون من ساڵی 96 هاتمە دەرەوە 98 توانیم ئالبۆمێک دیسان ئەویش هەر وەکو ئەزمون بوو، زۆرتر ملۆدی خۆم بوون لە شێعری شاعرانی تر ئەوکم وەرگرت بوو و بەڵام دوایی کە دەرەوە لە دەرەوەی وڵات توانیم ئەمجار بە شێوازێکی تر کار بکەم. ئەمجار ئیدەی خۆم بوو، توانیمان ئەلبۆمێک بدەینە دەرەوە ئەلبۆمی ئۆکاپێلا ستایلێکی تایبەتە دنیا. ئەم ستایلە ستایلێکە کە کەسێک ئەخوێنێ وەڵێ ئەو کەسەکانتر کۆری بۆ دروست دەکەن، یعنی بە دەنگی خۆیان دەنگی موزیکی بۆ دروست دەکەن. ئەم ستایلە هەبوو و هەیە لە دنیا، بەڵام ئێمە وامان نەکرد، هاتیم بە دەنگی باران و با و دەنگی تەمەنەفڕ و بە دەنگی ئەمانە توانیمان موزیکێک بۆ باکگراوندی گۆرانیەکان دروستکەین. ملۆدی خۆم بوون، زۆرتر تەکستی خۆم بوون. ئەوە توانم بڵێم یەکێ لەو کارە پرۆفشناڵانەی بوو کە من خۆم خۆشم هات. دوایش ئالبۆمێتر بوو بەناو مینیماڵ. لەو ئالبۆمی مینیماڵە من 3 کاری هەورامین بە شێوازی پاپ خوێندووە، تەکستی خۆم. ئەوانە توانم بڵێم جۆرە ستایل‌هایی بوون کە من بۆ خۆم خۆشم لیان دێ. ستایلێکی تایبەتم نییە و حەزیش ناکەم ستایلێکی تایبەتم بێ. من کەسێکی ئەزمونگرام، پێم خۆشە ئەزمون بکەم لە بوارگەر جۆرە و جۆرە و خۆم نابەستمەوە بە یەک ستایل، یەک شێواز و یەک ڕوانینەوە. ئینسانە حەزەکان یە گۆڕگێ، ڕوانین یە گۆڕگێ، هەموو یە گۆڕدرێ کەوایە بەیان بەپێی تەمەن، بەپێی جۆغرافیە، بەپێی هەموو شتەکان ئەتوانێت ڕوانگە گۆڕگێ. بۆیە منیش خۆم نابەستمەوە بە هیچ ستایلێکەوە، هەر ستایلێکە بەردەستم و پێم وایە تازێ
ئیدەیەکی تازەیە لە ناو کووردا ببێتە بەرەوە بخوێنرێت بۆنە ئەڕۆم بەرەو پیریەوە لە ئوستایلا پێڕەویەک. کاکە حەمید وەکو تعداد باسی بکەین تا ئێستا چەند بەرهەمتان بڵاو کردووەتەوە کام لە بەرهەمەکانتان تایبەتمەندێکی خاصی هەیە بەلاتانەوە گەر بتانەوەی ئاماژە پێ بدەن؟ وەکو ئەزمون ئەبێت ئەوە خۆی دوودانەی شەرەوەی وڵات با بڵێن ئالبومی ڤۆکاپێلا و مینی ماو بوو ئەمە وەکو ئالبومی وەکو دەفتەری شێعر من کتێبێکم 2017 خۆشبەختانە و کتێبە گەیشتە ناوەی وڵاتەوە لەوێش بڵاو بووە و ئەو وەکو دەفتەری جیال لەوە دەتوانم کۆمەڵی کاری تری جیاواز نامەگەری بەڵام و کاری هونەر و فەرهەنگ ئەتوانم بڵێم ئەو دوارکارە ئالبوم بوون و ئەو کتێبە کە چاپ کراوە بەڵام لە پاڵیش کاری منداڵانیشم کردووە شێر بۆ منداڵ دوودانە کارمان داوەتە دەرەوە لە ئاستی کاری دیجیتاڵی یا کاری بەڵێن لەسەر نێت دانی ناو پاڵەکەیمش بەناو داڵان هەبووە. بەڵێ کاک حەمید ئێوە وەکو بیست بێتم جیا لە کاری موسیقا و گۆرانی و شعر کاری ڕۆژنامەگەریشتان کردووە سەبارەت بەوم بۆمان باسکەن ئایا هێشتا هەر بەردەوا من لە ڕاستیدا کاتێککە من ڕۆژهەڵاتم جێهێشت و هاتم باشوور و لەوێ بووم بە پێشمەرگە هەر لە یەکەمین مانگەکانی پێشمەرگایەتیەوە من لە ئۆرگان دامەزران و لەوێ دەستم کرد بە کاری وەرگێڕان و کاری بێژەری لە هەم بەشی فارسی و لە هەم بەشی کوردیە هەرەوە منی هێنایەنەوە دنیای ڕۆژنامەگەریەوە کە دنیایەکە بێڕاددا پێم خۆشە خۆشمەوێ دوایی چوو مناو شاری سلێمانی لەوێ خۆم دیسانمون کردەوە لەوێ لە مەجلەیەک دەستم کرد بە کارکردن لە گۆڤارێک دوای ماوەیە بووم بە سەرنووسەری هەمان گۆڤار و ئەو گۆڤارم باقارێکی ترە بە هەوازەکەی و گۆڕی لە بواری دیزاینیەوە لە بواری ناوە ڕۆکەوە زۆر کەسی باش بۆ گۆڤارە ئەینوسی وەک شێرزاد حەسەن وەک فەرهاد پیرباڵ وەک جوان ئەحمەد وەک زۆر کەسی تر کە بۆ ئەو گۆڤارە ئەیان نووسی وە گۆڤارێکی بەڕاستی زەنگین و پڕبەها بوو دوایش هاتمەوە بەشی تەلەڤیزیۆن لە بەشی تەلەڤیزیۆنیشا دەستم کرد بە کاری دێکۆمنتەری توانم بڵێم نزیک بە 34 کاری دێکۆمنتەری دووە لە بوارگە جیاوازەوە چ بواری مێژووی چ بواری فەرهەنگی چ بواری سیاسی چ بواری کۆمەڵێت ڕۆژنامەگەری وەکو حەزە وەکو هونەرە دیارە ڕاستە ئەبێت بۆ پێگەهای خوێندنەوەت بۆ ئەبێ کە من ئەو کات لە سلێمانیا چەند کۆمپانیایەکی ئوروپایی هاتبوونەوە من چەند دەورەیەکی ڕۆژنامەگەری بە شێوەی پروفێشناڵ بەڵام هەروواکە وتم وەکو هونەرە هەمیشە لەگەڵ تایە بۆی کە ئیشی پێ بکەی یا کاری گرنگ نییە گرنگەوەیکە تۆ بەڕوانگەیەکی ڕۆژنامەگەری و سەریاکەی سەری ڕووداوەکانەکەی سەری ڕەخنەکانەکەی سەری سیاست و هەموو شتێکەکەی بۆیە من بەردەوام لەگەڵ مایە ئەم چەند ساڵەش بەردەوام گۆشە بە گۆشە هەر کارم کردووە لەگەڵ ئەو بەشە و ئەتانم بڵێن بەشێکە واکە هونەر و فەرهەنگ لە دەروونمان خەریکە ئەڕواتە پێشەوە ڕۆژنامەگەریش ڕێکە بۆ شێوازە ئەڕواتە پێشەوە. بەڵێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کاک حەمید وەکو لە پێشەکەیەکەیشا باسم کرد لەم دوایەنە پرۆژێکی تازەی موسیقایی و گۆرانیتان بەدەستەوە هەیە تکای سوارت بەوە بۆمان بتوێن پێم وابێ بەرهەمێکیشتان بڵاو بۆتەوە سپارەت بەوە ئەگەر پێتان خۆش بێ زیاتر بەو بینەرانمان بدوێن چەند بەرهەمە و سپارەت بە بەرهەمەکان زیاتر بۆمان بدوێن. زۆر باش ڕاستیتانەوێت من لەم دواییانە نزیک بە 4-5 ساڵێکە خەریکی خوێندنی موزیکم بە شێوەی ئاکادمیک و پراکتیک و موزیکم خوێند و دوای ئەوە هات بەش ماسترینگ و ئەوانەشم خوێند کە بتوانم لەمە بەدووە سەربەخۆ بم کە بتوانم خۆم ئیدەکانی خۆم بکەم بە بەرهەم ئەمە دیارە زۆرتر لەبەر ئەوەیە کە یەک بۆ لەنێو گروپا و ئیدانێک واتۆ هاتە نەڕاتە پێشەوە دوو تۆزێک کاری گروپی ئەمە زەحمەتە یا ڕاستی تەوێت یەک ڕاست ئێمە تۆزە فێڕی کاری گروپی نەبووی بە لەکتر ناگرین
و سێ لە بواری ماڵیەوە نەم چۆن من خۆمم لە پشت خۆمەوە ڕاوەستاوم و بۆیە ناچار بووم خۆم ئەم ئیدەی کە هات ئیدەیەکی تازە بوو و ویستم فولکلۆرەکان کار بوون، یعنی گۆرانی فولکلۆری کوردی ئەو گۆرانیانەی کە ناسراون و زۆربیان چەندەها سەدا چەندەها هەزار مانایە و من هاتم بەستنیە بۆ بە شێوازێکی تازەتر ئەجرایان بکەم. فەرحەکە ئەمە بوو یا پرۆژەکە ئەمە بوو کە من بێم تراژدی ژن وە کورد لەناو کۆمەڵی کات موزیکا لە دوامیش شان بدەم و هەر کام لەمانە بە ناوی جۆراوکۆرن مەسەڵەن بۆ نمونە یەکەم دانەکەمان ناوی زوڵەیخایە، ئەمە ناوەکانمان نەگۆڕی لەبەر خاترەوە ئەم ناوانە کەسایەتی ئەو ملۆدیانن و ئەم ناوانن ئێمە نازانین کێ و لە کوێنە دروستیانی کردووە و ئەم ناوانە هەروە کەوتم کەسایەتی ناوەکانمان هێشتەوە، بەڵام ناوە ڕۆکەکەیمان گۆڕی تەکسەکەی وتم لەسەر پرۆژەی ژن کوردە بە شۆڕشی ژنجیان ئازادی، یعنی ئەمەی لەگەڵ خۆیان و هەر کام جیاوازی ئێمە هەموو بە کلیپێکی تازەوە کە بتوانین کەڵک وەربگرین لە هۆشی دیرەک، هەر کەم بتوانین بە شێواز جیاواز بڵاوکەینەوە. جارێکان باو کردوێتەوە وامان داناوە وامان سۆ قەوڵداوە کە هەموومان یەکدانە بڵاوکەینەوە، یعنی تا ساڵێک 15 کار بڵاوکەینەوە. من کارەکانی خۆمم کردووە، خوێندوویان و ئیدەکاندا و موزیک دروست کردووە، ماوەتە سەرکاری کلیپ و بەردەوام. بەڵێ کاک حەمید، هەر لە درێژەی قسەکانی خۆشتاندا خۆتان ئاماژەتان بە شۆڕشی ژن ژیان ئازادی کرد. کاریگەری شۆڕشی ژن ژیان ئازادی لەسەر کارەکانی بەڕێزتان چۆن بووە؟ چۆن کاردانەوەتان بەرامبەر بە شۆڕش و ئاخێزە بووە؟ لە ڕاستیدا من لە دایکبووی تراژدی من کاتێککە کۆماری ئیسلامی کۆماری مەرگ هێرشی کردە سەر کوردستان من 6 ساڵم بوو. بۆیە من لەو کاتەوە لە تەمەنی 12 ساڵیە کە برای گۆرەم کە ساڵی بوو شەهید بوو، ئیتر وردە وردە هاتمەنەوە دنیای سیاسەتەوە و لەو کاتەوە تا ئێستا من بەشێکی هەرە زۆری کارەکانم شۆڕشەوە، یعنی کاتێکە شۆڕشی نادەستی پێکرد من دەستوباڵم پڕ بوو لە نووسی، زۆرم نووسی بوو و ئێستاش بۆ هەر شۆڕشێکی ئامادەم و بۆیە ئەمکەم کە ئامادەتر بم بۆ داهاتوو بۆ شۆڕشە داهاتووەکان. بۆیە بەردەوام ئەو شۆڕشانە کاریگەریان بۆ بەسەر منە و شۆڕش ژیان زیاتر و زیاتر و هەروە کە وتم چ شۆڕش بوو بێ چ نەبوو هەمیشە بووە، منیش بەردەوام ئەو شۆڕش دەروونمان بووە و بەردەوام خەریکی نووسی لەو بابەتەوە، یعنی ئەتا لەو 12 ساڵ هاتوومەتە دەرەوەی وڵات من بەردەوام نووسیومە و بەردەوام لەو بابەت هەلاک بووم. تاشتانم بڵێم بۆ بەشی منداڵان نزیک بە 20 کتێبم ئامادەیە، بۆ بەشی تێکست و دەفتەری 2 کارم ئامادەیە بە زوان سوێدی، بە زوان فارسی، بە زوان کوردی. زۆر یارم داوە کە زۆر کوردی کار بکەم، ئەگە فارسی کار بکەم بەس لە بەشی ڕخنا کار بکەم و سوێدیش بەردەوام بووم، بەڵام ئێستا کەمتر، ئێستا زۆرتر لەسەر کاری کوردی کارەکەم و بەشی منداڵانە، بەشی موزیکا، بەشی ڕۆژنامەوانیە و بەشی شێعر. بەڵێ دەستان خۆش بێ. کاک حەمید، یەکێک لە بەرهەمەکانتان حازرە وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد پێشتر زوڵایخا، ئەوە ببینین دینەوە سەر پرسیارەکەمان.
زلیخام زردن زلیخام زردن زلیخام زردن زلیخام زردن لامل زلیخام جشو دردن لامل زلیخام جشو دردن جشو دردن لامل زلیخام جچن نیارن لامل زلیخام جچن نیارن سر سینه جگای تیری بدکارن سر سینه جگای تیری اغیارن زلیخام زردن زلیخام زردن زلیخام زردن زلیخام زردن لامل زلیخام وخار الزردن لامل زلیخام وخار الزردن وخار الزردن لامل زلیخام جسچ موجارن لامل زلیخام جسچ موجارن لامل زلیخام جتن افدارن لامل زلیخام جتن افدارن زلیخام برزن زلیخام بالان زلیخام برزن زلیخام بالان لامل زلیخام خارین و آلان لامل زلیخام خارین و آلان خارین و آلان خارین و آلان خارین و آلان بینەوە سەر پرسیارەکانمان کاک حەمید لە بەرهەمهێنانی کارێکی هۆنەریدا بە تایبەت لە تاراوگا پاڵپشت و یارمەتیدەر پێویستە کێ یان چ لایەنێک هاوکارتان بوون لە بەرهەمهێنانی موسیقاکان گۆرانیەکان؟ با بە قسەیەکی دایکم دەست پێ بکەم دایکم پێم مەڵێ حەمید تۆ هونەرێ فێروی هیچ نانت پێ نادەن نانەکەی خۆش دەخوا لە ڕاستە من کارەکەم لێرە گیانم بە شێوازی تر ئەڕاتە پێشەوە و لەو ڕێگەوە گەر ناێرم بەشێکی تەک هۆنەرەکەمان دووکتەوە بەڵام هاوکات خەڵکانێکی دۆستانێکی کنارەوەکە یارمەتی دەبوون بێوەیەکی ویست بێتیان ناکرێت و چاویان بە پرۆژەکانەوە بووە چاویان بە ئیدەکانەوە بووە حیفیان لە ویستویانە هاوکار بن بۆی کە ئەو بەرهەمانە تێک بێت بەڵام بەداخەوە حزبەکان نەڕێکخراوەکان هیچ وێنێک نییە بۆ یارمەتی ئاوا شتێ و لە ڕاستیدا من خۆیشم ئەو دەستە درێژ ناکرێت هیچ بەتایبەت ناچار بم ئەو شتێک وە ئەو ئێت وابیر نەکەمەوە وەیە ئەوە تاو کاتێکەوە ئەتوانم خۆم بم سەربەخۆ بم
بۆی کە بتوانم زمانم سوور بێ، بۆی کە بتوانم سەربەخۆ بم لە بیرکردنەوە یا بڵێم وتنمە و قسەنمە. کاک حەمید، سەبارەت بە زیرەکی دەستکرد بدوێن یا هەمان هۆشی مەسنوعی، دەکرێت بفەرموون تایبەتمەندیەکانی ئەم زیرەکی دەستکردە چییە و چۆن بەکاردێت بە تایبەتی لە بەشی کاری هۆنەری و مۆزیکدا؟ ئێمە بۆ ئەم پرۆژە بۆ ئەمان دانا کە بین لە هۆشی زیرەک کەڵین من وا بیر بەکردین بە شێوازی کلاسیک کاراکترێک ناژێکمان بێ ئێمە کارین دووربین ببینە دەرەوە، ئەمانە ئەتوانێت هەم وەختگیر بێت هەم هەزینەشی لەسەرەوە بێت. وتمان بابین لە هۆشی دەستکرد یا هۆشی زیرەک کەڵکوەر بگرین کە ڕۆیشتی نەناویەوە پرێشنێکی پێبیت دەبێت پێ بڵێ چیت ئەوێت. ئێمە دامان پێ کوردستان، ژنجیان ئازادی، ئێران، دیمان نا هیچمان پێ نادا، ئێرانیشمان پێدا دیمان ئەویش هەر نادا، دیمان هەسەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادا، ئەسەن ناناسێ. ئەم هۆشی زیرەکە بۆ ئەو کەسانە دروست کراوە کە خۆیان دروستیان کردووە، یانێ زۆرتر ڕۆژاواییە و بیریان لە ئێمە و پێشەکانمان یا تراژدیەکانمان یاوانە نەکردوێتەوە، کەوایە ئەبێ ئێمە پێ بدەین، ئێمە بێ ئەو با بڵێن وێنانە ئەو دیمەنانەی کە وارەوە پێ بدەین بگرن بتوانن کەڵکی وەربگرن. بە هەر شێوەیەکی جێن مانگە ئێمە بە ئەزمونکردنی زۆربەی ئەو سایتانە ئەو ئاپانە خەریکین بەردەوام بتوانین هەم کڵاوی لەسەر بنین و وردۆر دە خۆمانی پێ بناسێنین و هەمیش بتوانین بەڕاستی کورد و تراژدیەکانی و شۆڕشەکانی ببینە ناو ئەو دنیاوەوە و بتوانین لەوێ هەم بۆ خۆمان کەڵکی لێوەربگرین بەکارمان هەم وردە وردە بیناسێنین بە هۆشی دەستکرد، چون بەڕاستی هەروەکەم نامان ناسێ. بەڵێ کاک حەمید، ئێمە ڕۆژانە دەبینین لە نێو سۆشیال مێدیا بە زیرەکی دەستکرد هەنێ گۆرانی قەدیمی دروستکراوە و ویدیۆ کلیپ گەلێکی کورد بڵاو ئەبێتەوە. ئەم زیرەکی دەستکردە لە بەشی کاری هۆنەر و موسیقای کوردیدا تا ئێستا کەڵکی لێ وەرگیراوە یان نا؟ ئەگەر نا هۆکارەکەی چییە؟ بتانەوە زیاتر و باسر بە شێوازێکی باشتر ئاماژە پێ بدەن. هەروە کەوتم چۆن ئەو تۆ ناناسێ، فەرهەنگەکەت ناناسێ، کولتورەکەت ناناسێ، فۆلکلۆرەکەت ناناسێ، زمانەکەت جلەکانت هیچێکی ناناسێ، کەوایە ئەو شتێکەوە ئەیدا بە تۆ ئەو شتە نییە وا تۆ بتوانی لەسەری حساب بکەیت و بینیت وەک شتێکی پرۆفشناڵ نیشانی بدەیت. کەوایە ئەگەر هاتوون کاریان بەسەر دەنگێکەوە کردووە، دەنگێکی هونەرمەندێک و مامۆستایەکیان پێ کردووە، من لە ئاستی تەفریحای بینم، ڕاستی تەوێت لە ئاستێکی پرۆفشناڵان نایبینم و بە باشیشی نازانم ئەمە بڕواتە ناو بەشی ئارشیڤی ئێمەوە. ئەو دەنگانەی وەکو خۆی هەڵ ماون زیندون، ئەو دەنگانە سەدان ساڵی تیش ئەمێننەوە و ئەبێ وەکو خۆی بمێننەوە. ئەو تەفریحانیش کە ئەکرێ بە هۆشی زیرەک من وتم لەو ئاستایی بینم. بۆ ئاستی پرۆفشناڵ ئێمە زۆر ڕێگەمان ماوە کە بتوانین بۆ نمونە ئێمە گەرەکمان بێ ئۆرکێسترێکی کوردی پێ بخەینە ڕێگا. ئەو چۆن ئەو شێوازە لە موزیکی تۆ، شێوازی موزیکی فولکلۆری تۆ ناناسێ، کەوایە ناتوانێت شتێکی وات پێ بدا. بەڵام ئەگەر کەسێکی ڕۆژئاوایی دابنیشێ ئۆرکێسترێکی بۆ بنووسێ، بگرە بە باشترین شێواز بیدات پێ و بتوانن ئەجرایشی کەن کە کەماکان کردوگیشیانە. بەڵام بۆ ئێمە نا، ئێمە پێم وانە بێ بتوانین جارێکان ئاوا کەڵکێکی پرۆفشناڵی لێ بگرین. ئێمە جارێکانە بێ خۆمانی پێ بناسیینی، ئێمە بڕۆین بێڵین ئەمە چین و چۆن هیچ شینێکی نییە لەسەر ئێمە نامان ناسی. بەڵێ زۆر سپاس کاک حەمید بۆ بەشداریتان. پرسیارێکی تایبەتم نەماوە، ئەگەر بۆ خۆتانەتانەوەی لە کۆتایی بەرنامەکە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژە پێ نەدراوە بفەرموون. ناتکایە چاوان خانم، سپاس بۆ توێژەکەتان، سپاس بۆ بیسەران و بینەرانمان کە کاتە لەگەڵمان بوون و سپاس بۆ ستافی
تێریەکەتان کە هاوکارمان. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئەوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون و بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیە بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کەمایەتان دەسپێرم.